بەناوی خوای بەخشندەی میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی وەیە زوو خۆشەوی شاد دەبمەوە. لێرە کۆمەڵێک قوتابخانە و زانکۆ بەشداریان لەم پێشەنگایە کردووە. هەر یەکە و کۆمەڵێک ئۆفەری هەیە و لە پاڵ ئەوەدا من دەبینم بەشێک لەو پێشەنگایانەی کە لێرە هەن خۆیان هەوڵیان داوە قوتابیەکانیان ڕابهێنن فێریان بکەن کەەوە بتوانن کۆمەڵێک ئامێر دروست بکەن ڕۆبۆت دروست بکەن. جامن دەسمە لای بەشێک لەو قوتابخانە و زانکۆیانە با بزانم چه ئۆفەرێکیان هەیە چ داشکانێکیان هەیە بۆ قوتابیان و چەندێک لێرە دەرفەتی هەلیکار دەرەخسێ بۆ مامۆستایان کە بتوانن لەو قوتابخانە و زانکۆیانە وانە بڵێنەوە و سیڤی خۆیان پێشکەش بکەن. ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان بن. سڵاو لێ بکات. سڵاو لە بەڕێستان بەخێر بن سەرچاوان. ئامانجی ئەم پێشەنگایە چییە؟ سوودی چییە؟ بەڵێ ئەو پێشانگایەکی پەروەردەیی ئەکادیمیە ساڵانە هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی کۆربەندی وەزارەتی پەروەردە پێشانگای نێودەوڵەتی هەولێر پێشانگای تایبەت بە قوتابخانە و زانکۆکان دەکاتەوە چ لەسەر ئاستی ئەو زانکۆ و قوتابخانانە چ لەسەر ئاستی هەرێم چ لەسەر ئاستی باشوور و ناوەڕاستی عراقیش بەشداری تێدا دەکەن. بەدڵنیایەوە ئەو جۆرە پێشانگایانە لە بۆ ئاشنایەتی پەیداکردن لە بینی ئەو کۆمەلگا پەروەردەیانە و زانکۆ پەیماگەکان گۆڕینەوەی بیرروڕا گۆڕینەوەی پرۆژە گۆڕینەوەی ئالوگۆڕی پەیوەندی دروستکردنی پەیوەندی لە مەجای جیاجیا زانستی پەروەردەیی کارژێڕی ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە زانکۆکان ساڵانە لەو دیدارە زانستی و ئەکادمی و پەروەردەیەدا بیرروڕا ئالوگۆڕکەن پرۆژە ئالوگۆڕکەن سەردان و هەمووشۆی یەکتری بکەن لە نزیکەوە هەر بیرۆکەیەکەبی لەگەڵ یەکتری ئالوگۆڕی بکەن و هەروەها دەرفەتێکیشە بۆ هەموو ئەو کەسانەی کە قوتابیان هەیە بۆ نمونە دەیانەوە بێنە قوتابخانەیەک لەو قوتابخانانەی کە لێرە نمایشی خۆیان دەکەن لەوەی کە کوالیتی خوێندنیان چۆنە بەشەکانی خوێندنیان چۆنە. ئێستا ئێمە وەکو زانکۆی سەلاحەدین کە بەشدارین لەو پێشانگایە ئێمە نەهاتوین ڕێکلام بکەینیان ئۆفەرێک ببەخشین بە کەس و کاری قوتابیان بەڵکو دەمانەوێ ئەو کۆلێژانەی کە هەمانن 17 کۆلێژمان هەیە لەسەر ئاستی زانکۆی سەلاحەدین هەر قوتابیەک کە دەرچووە دێ سەردانمان دەکات دەڵێ کام بەشتان هەیە من دەتوانم لە کام بەش نمرەکەم وایە یان هەندێک جار لە بۆ ئەوەی بەرچاویان ڕوونکەین لەوەی کە زانکۆی سەلاحەدین بەشی تازە و کۆلێژی تازە و هەروەها دەرفەتی تازەی هەیە لە بۆ خوێندن لەو بەشانەی کە پەیوەندی هەیە بە بازاڕی کاری کۆمەلگای خۆمان و هەروها دەتوانین ئەوە بکەین کە وەکو زانکۆی دایک لە هەرێمی کوردستان لەگەڵ زانکۆکانی دیکە زانکۆی دووهۆکە زانکۆی سلێمانیە کە هەر بەشدارن لەو کۆربەندەیان لەو پێشانگایی کە لێرە سازکرایە لەگەڵ زانکۆی پۆلۆتەکنیک لەگەڵ زانکۆی سلێمانی لەگەڵ هەموو ئەو زانکۆیانە دانیشتنمان هەبی بتوانین کاری بەیەکەوەی ئەنجام بدەین ئەو هەمووی بۆ ئەو دەرفەتانەیەکە لە بۆمان ڕەخسایە کە ڕەنگە نەتوانین بە سەردانەک ئەو هەموو شوێنانە بەسەرکەینەوە هەر لە دوێنێەوە ڕەنگە دەیان ناوەندی خوێندن سەردانی ئێمەیان کردێ دەیان قوتابخانە و پەیمانگا و زانکۆکان سەردانی زانکۆی سەلاحەدینیان کردێ لە بۆ ئەوی بیرۆڕەی کۆمەڵک بیرۆکە و ئالوگۆڕی کۆمەڵک بیرۆکە و پرۆژە و لەو بابەتانە پێکەوە بکەین. ئەو خوێندکارانەی کە دێن سەردانی بەشی زانکۆی سەلاحەدین دەکەن چەندێک خواستیان لەسەر ئەو بەشانەیە کە پەیوەندی بە هەلیکارەوە هەیە پەیوەندی بە بازاڕەوە بەدڵنیایەوە ئەمە لە زانکۆی سەلاحەدین خاوەنی 89 بەشی زانستین و هەموو بەشە زانستیەکانمان سەردەمیانن و هەروەها توانیومانە لەگەڵ بازاڕی کاری کۆمەلگای خۆمان بگونجێنین و کۆلێژی تازەشمان کردوتەوە وەکو کۆلێژی کۆمپیوتەر و ئینفۆرماتیکس کە کۆلێژەکە لە دنیای ئێستادا بابەتی ژیری دەستکردمان کردوتە بەشێک لە بەشەکانی زانکۆی سەلاحەدین کە ئەوە دەرفەتەکی زێڕینە بۆ ئەو قوتابیانی کە تازە تەخەڕوز دەکەن و بیانەوە بێنە ئەو بەشە بەشی فڕۆکەوانیمان هەیە لە کۆلێژی ئەندازیاری
دیاری یعنی بەشی ئەو بەشانەی کە لە زانکۆی سەلاحەدین هەن قوتابیان بە پەرۆشەوە کە دێن سەردانی ئێمە دەکەن دەڵێن ئەمە دەمانەوێت لەو بەشە بخوێنین ئەو بەشە لە زانکۆی سەلاحەدین هەیە ئێمە بەرچاو ڕوونیان دەدەینەوە هەروەها زۆر جار پرسیار لە خوێندنی باڵا دەکرێت ئایا ئەرێ زانکۆی سەلاحەدین پلانی چییە بەرنامەی چییە بۆ خوێندنی باڵا لە کام بەش خوێندنی باڵا لە ماستەر دەکرێتەوە لە کام بەش لە دکتۆرا دەکرێتەوە هەمیشە ڕوبەڕووی ئەو پرسیارانە دەبینەوە لە ماوەی ئەو دوو ڕۆژەی کە لە پێشانگای نێودەوڵەتی لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر کە لە بۆ قوتابخانە و ناوەندەکانی ئەکادیمی زانکۆ و پەیمانگەکان کراوەتەوە. دکتۆر جان دەمەوێت بپرسم جیا لەو چەند بەشەی کە هەیە لە کۆلێژەکانی دیکە ژوانەی واتان داناوە کە پەیوەندی بە بەگەرخستنی تواناکانی قوتابیانەوە بێ بۆ ئەوەی پشت بە توانای خۆیان ببەستن تەنها چاویان لە یەکشت نەبێ ئەویش تەنها دامەزراندن بێ کە ڕاستە مافی خۆیەکیان بەڵام بتوانن توانەکانی خۆیان بەگەر بخەن لە بازار لە کۆمپانیاکان بتوانن توانەکانی خۆیان لێ بخەنە گەڕ و داهاتێکی باش بخۆیان پێ. بەڵێ ئێمە ئەو وەکو باسم کرد هەمیشە پرۆگرامەکانی خوێندنی خۆمان بەستۆتەوە بە بازاری کار و هەمیشە هەوڵماندا بۆ نمونە پەروەردەی پێشانکاریمان هەیە بابەتی پەروەردەی کار و کارسازی لە هەموو بەشەکانی زانکۆی سەلاحەدین دەخوێندرێ بۆ ئەوەی قوتابی ئاشناوی دوجار کە لە زانکۆ دەردەچی لە ناو کۆمەلگای خۆمان لە شوێنە هەلی کاری خۆی بدۆزیتەوە خۆی لە کام بوار لە کام پسپۆڕی لە کام پیشە دەدۆزێتەوە لەوێن دەرێ بتوانانی هەلی کاری خۆی پەیدا بکە و لە هەموو پسپۆڕیە جیاجیەکان کادری باش پێبگەێنین و باڵگەی ئەوەش زۆربەی ئەو ناوەندە ئەهلیانەی کە سەردانیان کردوون باسی ئەوە دەکەن کوالیتی دەرچوانی زانکۆی سەلاحەدین زۆر لە پێشە بەراورد بە زانکۆکانی دیکە و هەمیشە جێگای متمانەی ئەوەن کە لە ناوەندەکانی خوێندنی دەرەوەی وەزارەتی پەروەردە لە کەرتی تایبەت جێپەنجەیان دیاربی. ئەمان جێمە زیاتر ناساندن و براندینکردن بوو لە بۆ بەخسە قوتابخانەکانی شاهان وەکو وجودمان لێرە پێ پێشمان زانی کە وجودمان هەوێت لە پیشانگایەکی ئەوها گەورە بەشداری بکەین و هەروە لامان کاتیشدا ناونووسین قوتابیانی تازە بێ بەخسەکانمان. ئەم پێشەنگایە بۆ ئێوە سوودی چییە؟ وەکو گوتم سوودی ناساندنی زیاتری شاهانە بڵاوکردنەوەی زیاتری ناوی شاهانە ئەو کەسانێک کە ناویان دەنووسن لە لای ئێمە یاخود ئەو کەسانێک کە سەردانی کەرن ناوی شاهان ببیستن باخچە و بنەڕەتی و ئامادەی و لە هەمان کاتیشدا کۆمەڵک ئۆفەرمان هەیە قوتابیانە کە سوود لە ئۆفەرەکەمان ئۆفەرەکەمان داشکاندنە لە کرێ خوێندن ئەوانەی کە لێرە ناویان دەنووسن دواتر سەردانمان دەکەن بری 300,000 دینار لە کرێ خوێندن داشکاندنیان دەبێت. ئەوەی لێرە سەردانتان بکە 300,000 ئۆفەر دەدەنێ. باڵێ بەتەکی جگە لە ئۆفەرەکانی دیکە کە ئۆفەری خوشک و برایە و ئۆفەری پێشەچیدان و ئەوانەیە کۆڵک ئۆفەری دیکەشەیە. خوشک و برا چۆن؟ ینی ئەوانەی کە مەسەرەن دوو منداڵ سێ منداڵ ئەوانە دەبێت لە بۆ منداڵی دووەم و سێم و ئەوانە داشکانی 150,000 200,000 300,000مان دەبێت. بە تایبەتی ئێستا کە وەرزی هاوینە چەند گرینگە دایک و باوکان قوتابیانی خۆیان بهێنن بۆ ئەم شوێنانە بۆ ئەوەی منداڵەکانی ئاشنابن بە قوتابخانە و پەیمانگاکان. ئێرە زیاتر بڕیارێکە کە بەدەست داکو باوەیە ینی منداڵ ناتوانانی لێرە بڕیار بدا لەسەر ئەوەی کە بڕۆمە کامە قوتابخانە چونکە زیاتر ئەو بڕیارێک کە لێرە دەدرێت منداڵەکە لەوانێ ببینینی ئەو یاریانە بڕیار بدا بەڵام دایک و بابەکان کە دێن لە کوالیتی دەپرسن دایک و بابەکان کە دێن لە ژنگەی پەروەردەی دەپرسن دایک و بابەکان صاحب بڕیارن لەوەی کە منداڵەکان لە چێ بخەنین گرنگە دایک و بابەکان بە خێوکارەکان بێن سەردان بکەن بەڵام لە بۆ منداڵەکان لەوانێ بە شێوەیەکی گرنگ نەبی ئەوانش کە دێن پێویستە تەنها لە سعرەکان نەپرسن پێویستە لە ژنگەی پەروەردەیی بپرسن لەو نەخشەیە بپرسن کە ئەو قوتابخانەی دەڕژێت بۆ کەسایەتی ئەو منداڵی کە بەیانی زۆرە کەسێکی لێ دەردەچی ئەوە گرنگە نەک تەنها بەڕیز کامیان لە هەمووی هەرزانتر بوو ینی ئەویان گونجاوترە نەخێر لە کوالیتیەکان بپرسن لەوەی پرسن ئایا چ جۆرە منداڵێک لە قوتابخانە دێتەوە ئەو منداڵی خۆی دەنێری بەڵام چێ دێتەوە ئەو منداڵێک کە دەخاتە ناو پرۆسی خوێندن بەیانی چی لێ دەردەچی کەسایەتێکی لێ دەردەچی ئایا ژنگەی پەروەردەی قوتابخانەی چۆنە ئایا کەسایەتیەک کە دروست دەکرێت چۆنە ئەو مامۆستایانێک کە لەوێ وانە دەڵێنەوە هەدەفیان چییە پەیامیان چیە ئایا مامۆستایەکی پەیامدارن مامۆستایەکن خاوەن پەیامی خۆیانن مامۆستایەکن شتێک دەگەێنن مامۆستایەکن ئامانجیان هەیە یاخود تەنها وەکو مهنەیەک و ئیشکردنێک و معیشەتێک تەماشای پیشەی مامۆستایەتی دەکرێت ئەوانە زۆر جیاوازە ئێرە زۆر گرنگە کە خەڵک بتوانانی لە کوالیتی قوتابخانەکان بپرسی توگوتێت زیاتر دایک و باو بڕیار دەداتن مەبەستیشم زیاتر ئەوانەیە کە دەبنە پۆلی 12 یازدەن دەردەچن بۆ 12 خۆیان نازانن یان ناتوانن قوتابخانەی باش بۆ خۆیان دیاری بکەن
دەکرێ بەڵام بەبێ ڕاوێژ و پرسوڕای و باوکان ناکرێت بە تایبەتی لە پۆلی 12 کە قۆناغێکی حساسە و کۆمەڵێک هۆکار هەیە لە پێناو ئەوەی کە بتوانانی قوتابخانەکەت بگۆڕی چونکە کە پۆلی 12 11 ساڵ خوێندنی کردێ لایەنی کەم ئایا لە بەرچە هۆکاری قوتابخانە خۆی بەجێ دێڕی و لە بەرچە هۆکارێکیش دێ ڕاستە پۆلی 12 تەمەنی گەورەیە کۆمەڵک یانی شت هەیە لە ڕووی قانون دەکرێت بگرێتەوە بەڵام هێشتاش ناکرێت بە تەنیا بڕیار بدە ئایا لەسەر ئەساسی ئەوەی کە لە قوتابخانەیە مامۆستایەکانیان نەرمن لەگەڵیان ئایا لەسەر ئەساسی ئەوەیە کە لە قوتابخانەی کچ و کورتەی کەڵاوە ئایا لەسەر ئەساسی ئەوەیە کە مەلعبی هەیە و مەسبەحی هەیە یاخود لەسەر ئەساسێکی علمی و زانستی و مستقبلی ئەو پۆلی 12 مەکتەبەکەی هەڵدەبژێری لەبەرەوە پێویستی بە ڕاوێژی دایک و باوکە گرنگە بێکەوە بڕیار بدەن. بە کورتی پێم بڵێ چەند ساڵە ئەزمونتان هەیە؟ ئەزمونم لە بواری پەروەردە لە 2012 16 ساڵە. پەیمانگای بەشداری لەو پێشنگایە تاوان مەزموعک ئۆفەری زۆر باشمان لە قوتابیانمان هەیە قوتابیانی کە دەرچووی پۆلی نۆنە دەیانەوێت درێژە بە خوێندن بدەن هەم لە ئامادەی پیشەیەکەمان وەکو ئامادەی پیشەی مات هەمیش لە پەیمانگای 5 ساڵی تاوان میهمترینشت کە ئەتو خێزانی قوتابی دایک و باوکی تەڵەبەی دێ دەبی بزانین لە کرەمە چ فێر دەبی و ئەمە چیان فێر دەکەین ئەو لە هەمی میهمتر یعنی ئەمە لەو بابەتە تەقلیدی دەرچوینە تەنها بڕۆشۆر و باڵێنی پێدانی چەند هەدایەک بیتن ئەوانەی کە لێرە هەیە جەنابەت ئەگەر ئینشاڵڵا کات هەبوو هەمووت پیشان دەدەم هەمووی باڵێن بە کودەڵێ بەدە سوپل و قوتابیەکانمان دروست کرایە بە هاوکاری مامۆستایەکانیش. ئوستاز ئەو یەک لە پرۆژەی با بڵێن قوتابیانی قۆناغی سێ پەیمانگامانە 12 دانە لەوەی دروستمان کردیە باشە 12 دانە لەوەی تەمان لۆ معلومات جەنابەت هەر هەمووی بخۆمان دروستمان کردیە ئەو جیازەکە ئوستاد پیشانی بدا لێکوانە پرینتەر 3D با بڵێن چیمان بێ بخۆمان ئاعاز دێنێت جیازەکەی لۆمان کۆپی دەکاتن یعنی ئەوە نییە با بڵێن ئەوە هیچ هونەرێکی دانێت و شتێک لە بازاری بیهینی و ڕەبتی بکەی پێکەوە نا هەر هەموو جیازەکان بە بەرمەجەکردنی و بە دیزاینیش ئەگەر تەماشای بکەین زۆربیان ئەوەی کە لێرە هەیە لۆگۆی خۆمان لە سەدانەیە با بڵێن هەتا کۆپیکردنەکە و پرینتکردنەکەشی ئەمە یەکەم شت مەسەن پێویستمان بە مەسافەشیە با بڵێن ڕوبەرێکی با بڵێن وەکو 10 مەتر مربع باشە وەکو یاریگایەکی تۆپی پێ 6 دانە لەوەی لە باڵێن لەو ڕەنگە ماڕۆنی هەیە و 6 دانەش لە ڕەنجی سەوز دادەنێن بۆ یاریکردن باشە لەو هەر با بڵێن هەر جیازێک پێویستی بە شخصێک دەبی یاری پێ بکە وەکو یاری تۆپی پێ بزەبت بەڵێ وەکو یاری تۆپی پێ تەمام یاڵ ماشەڵڵا سرعەتیش زۆر باشە یعنی گە برێم لە خێرایە زۆر بەس ئەوە شوێنەکە ئێرە زبرە تایەکەی دەگریتن شوێنێکی ڕاست بەڵێ ئەمە ئێوە دروستی دەکەن یان خوێندکار لە ئێوە فێر دەبێت تاوان ئەمە لە قۆناغی 2 قۆناغی 3 پەیمانگای قوتابیەکان دابەش دەکەینە سەر گروپەچی باشە گروپی 3 قوتابی 4 قوتابی و لی داوا دەکرێت لە کۆتایی ساڵ لە زیاتی با بڵێن تاقیکردنەوەی فاینەڵی پێ بکرێت ئەو پرۆژە لێ داوا دەکرێت دەکا قوتابیەکان بخوان دەکەن و دکتۆر جەلال لە گەرمانە ماشەڵڵا مامۆستایەکی زۆر زیرەکە پرۆفشناڵە لە بواری ڕەبۆت هەر هەمووی قوتابیەکان دەیک هەمووی قوتابیەکان دەیک قسمەتوانی دیکە کە لێرە هەن بۆ نمونە هەرلۆم باسکە ئەوەیان چیە مامۆستا ئەوەیان کە دەبینین هاوشێوەی فڕۆکەیە بەڵێ ئەوە درۆنەکی ئاویە باشە ژێر ئاویە بەڵام ماشەڵڵا چکە هەم وەختەکەمان نەبوو نەمانتانی لە ژێر ئاو تەیسیکەن بەڵام وەکو باڵێن وەکو ئیشکرد نەفسی ئیش دەکاتن باڵێن درۆن ژێر ئاوی و بۆ دیتنەوەی با بڵێن شتی نامۆ لە ژێر دەریا دەتوانانی ئیسفادەی لێ بکرێتن شتێک لە ژێر دەریا شتێکی نامەوە دەتوانێت سوودی لێ بەڵێتوانێت سوودی لێوە بژێتن لەو باڵێن لەو ئامێرەی مەسافەی تقریبا هەتا 200-300 مەتر زیاتر دەتوانی ئازی بدەیت ئەوەی با بڵێن 10 مەتر 15 مەتر دوورکەتەوە ئەو کۆنێکشنە نەمێنێت ئەمەیان چییە مامۆستا دەمێ بزانم ئەوەیان زۆر باش ئەوە تەوان وەکو با بڵێن وەکو بابەتێکی سکیوریتی بەکاردێتن باشە لە هەر لایەکی دوو با بڵێن لێزەری هەیە لێزەری هێدارەندرێتن لە ناوچە و ئیشت پێێتەوەی لە ناوچە هیچ کەسێک تێنەپەڕیتن
تو ئەگەر لێزەرێکی دابنێ احتیمال ئەو شخصە بتوانانی بەسەر لێزەرەکەیدا ئاوابی یان بەبنی دابڕواتن بەڵام ئەوە چکە 306 پلێ لە جێ خۆش دەسوڕێتەوە هیچ کەسەشی دەرباز ناکاتن هیچ کەسەشی دەرباز ناکاتن ئەگەر ویستان ئەوەش تێز دەکەن ئێستا ئیشاڵڵا ئەگەر لێزەرەکانیش تێز دەکەن. دەرفەت هەبی پێمان خۆشە لە بۆی بینەران بیبینن بزانین ئەوەی کە دروستیان کردووە خوێندکاران لەلای ئەوان فێری بوون چییە؟ زۆر باش یعنی مامۆستا ئەمە زیاتر چێ سوودی لێ دەبینێت؟ طبعا لەبەوە بواری ئەمنی زۆر میمەوە تو تازە باسم کرد ئەگەر لێزەرێک دابنی با بڵێن لەو مەسافەی لێرە لە بۆ ئەو بەری لێزەرەشی ڕاست دابنی ڕەنگە کەسێک بی بتانی بەسەر لێزەرەکەیدا ئاوابی یان بەبنیدا ئاوابی ئەوە وەنیە ئەگەر تێپەڕی چۆن یاز دەدا ئەلارمی لێت داتن با بڵێن جەڕەسی لێت داتن و لە هەر لایەکی با بڵێن لە هەر چارە لای لە زۆر باشە لای تەماشاکە ئەو لێزەرانە یاعازە داتن لە جێوە دەسوڕێتن تو مەجای ئەوت نییە بتانی خوانە خواستە عەبر بی بەسەر ئەو جیهازەیدا بەڵێ لای دەسوڕێن بەڵێ لە چالە جێو دەسوڕێت 6 بە دەسوڕی بە هەمان شێوە بابەتەشکەمانی وسات عەزەکەی با ئەوشت پیشان دەمە لێرە ئەوە با بڵێن ئەوە لە بەکی ڕۆبۆت بەشی با بڵێن کۆمپیوتەرمان هەیە قوتابیەکان تەمان ئەوە یەک لە با بڵێن گروپەکانمان لە قۆناغی چارەم دروستیان کردیا دروستکردنی ئاپلیکیشنێکە کەسێک کە با بڵێن لە دەرەوەی وڵات سەردانی هەرێمی کوردستان دەکاتن شارەزای کەلتوری من نییە بەڕاستی مەسەلەن شارەزای شوێنەکان نییە شارەزای هەولێر نییە شارەزای دۆهۆک نییە یان با بڵێن شارەزای ئەو دراوەی ئەمە کە بەکاردێنین نیتی زامە چمان کردیا لە جێوی ئەو شخصە مەزموع ئەپلیکیشنشی دابنێتن ئیش پێ بکاتن هەمووان لەو کۆ کردەوە کتمانێک ئەپلیکیشن بۆ نمونە ئەلێرە بەشی با بڵێن کەرەنسیمان هەیە کۆنڤەر دەکەی با بڵێن ئەو شخصە زمانە بوو ئێستا بەس بە ئینگلیزی دامانەیە و عەرەبی زۆر زەڕورە بەڵام نارم تازە باسم کرد یعنی وەختەشی کەممان لە پێش بۆ تا خۆمان خڕ کردو لە بۆ ئەو پێشەنگایە مەسەلەن لێکوانە ئیعازی دەدەی پێی دەرێت $200 دەکات چەند لێرە پێ دەرێت دەکات 300,000 دینار و دەکاتە چەند پاون و دەکاتە چەند ئێرۆ و چات جی پی تێکمان لێرە دانایە ئوستاز توانی پرسیاری لێ بکەیت دەربارەی کوردستان هەموو و یعنی لە هەندێک شتی عازرمان کردی مەسەلەن وەکو پرسیاری ئاینی یان با بڵێن وەکو پرسیاری مەزالی حیزبی و بابەتانە جواب ناداتەوە مەسەلەن پرسیارەشی لێ دەکەی داوا لێ دەکەی معلومات من دێ دەربارەی با بڵێن قەڵای هەولێر یان هەولێر یان هەر یەک لە ئەو شوێنانێک کە ئەتومە بەستا زائیدەن هەندێک فۆتۆگەلەری زۆر جوانی تێدا هەیە ئی با بڵێن شارەکان و ماپە شتێدا هەیە ئوستاز لێکوانە مەسەلەن ئەتوو ئەوە خەریتەی کوردستانە مەسەلەن ئیشت بە هەولێریە ڕاستەخۆرت باتە سەر با بڵێن لۆکیشنی هەولێرێ بەڵێ لۆکیشنی هەولێرێ کە لەوێش دەکەوە مەزموعە کافێ و ڕێستۆرانت و ئەو بابەتانێک کە کەسێک وەکو گەشتیار پێویستی هەیە تێدا هەیە مەسەلەن دەچێت سولێمانی نەفسی شت دایرەکرد لە بۆ ئەوێندەریش دەتباتن لە خوارێ با بڵێن چیت کەمان هەیە ینی ناوەش ئەبدێت دەبێتەوە زانیاری زیاتر شوێنی مەسەلەن بەسیترین نمونە ئەو بابەتی کەرەنسی کۆنڤێرتەکە با بڵێن ئی عمولەی کە دینار دلار دەگۆڕێتن بتو بە بەردەوامی ئەبدێتی بکەوە بەردەوامی هەندێک فۆتۆ گەلەری زۆر جوانی با بڵێن ئی کوردستانی تێدا هەیە ئەوە با بڵێن هەولێرە ئەوە هەر سەروەرزەکەی کوردستانە ماشەڵڵا تەماشای دەکەی زۆر با بڵێن دڵڕفێنە لە هەموو وەرزەکان هەندێک هەموو خوێنکار فێر دەبێ ئەمە هەدەفەکە لێرە ئەوەیە هەموو خوێنکار فێر دەبێ خۆی دروستی بکە خۆی لە هاوکاری مامۆستاشی تەوان هاوکاری مامۆستا هەمووی ئەمە ڕاستی وەکو پەیمانگە ئیزباریان دەکەین مەسەلەن بیداتی ساڵی لۆ هەر پێنج قۆناغەکەی بەراوەمان هەیە مەسەلەن قۆناغی پێنجمان هەیە قۆناغی پێنج دەبی پرۆژەی دەرچوونی هەبیتن بە پراکتیک نەک با بڵێن لە سەر وەرەقی هەبیتن با بڵێن لە چارەکان قۆناغی چارەکانمان دروستکردنی ئەپلیکیشن وێبسایتە قۆناغی یەک و دوومان بەش ڕۆبۆتمان دایتەوان قۆناغی یەکی قسمی کۆمپیوتەر کە دێن چووکە بیدایەتە هەم مەسەلەن ناتوانێت زۆر لۆدیان بخێ سەری فێر دەکرێن بەشەکانی کۆمپیوتەر بناسن باشە وتان کۆمپیوتەرێک پێک بەستنەوە و لێشیان بکەنەوە و بیان ناسنەوە سەرەتامە لە پەیمانگە و ئەکادیمیای مات بەشەکی نوێمان کردوتەوە بە ناوی جەواهیرسازی خوێندنەکە تێدا 3 ساڵە لە ئامادەی پیشەی مات دەخوێندرێت ئەم بەشە نوێیە تەڵەبە فێر دەبیت کە بە شێوازێک زێر و زی و لە بیسیکەکەوە بکرێتە فاینال پرۆداکت واتە لەو بیسیکەی کە ئەمە هەمانە دەتوانین ئەو فاینال پرۆداکتەی کە لێرە جەنابتان دەبینن ئەوە تەڵەبە خۆی چاچی بکات دەبیتە هۆی ئەوەی کە لە بواری ئابووریەوە تەڵەبەکان یاخود هەر تاکەچی هەرێمی کوردستان سەر بەخۆ بیت دەتوانن
ئەو فاینال پرۆدەکتانە بخۆیان چاپ بکەن و لە بازاری جیهانیدا بیفرۆشنەوە. لە کام قۆناغ فێری دەکەنەوە؟ ئەوانە لە قۆناغی 1 و 2 و 3 فێر دەکرێن، ینی 3 قۆناغە. هەر 3 قۆناغ تەڵەبەکان سەتا هەفتای وانەکانیان پراکتیکی و عملیە لە وەرشەکانی بواریزێر و گەوهەر ئەنجامی دەدەن. ئەمەی کە لێرێ بۆ نمونە مادانەیەکی ئێستا بۆ ئاڵقەیە تەڵەبا خوێندکار خۆی دروستی دەکات؟ ئەو گشتی ئەو بابەتانەی کە لێرە نە قوتابی هەموو خۆی دروستی دەکاتن. مامۆستاکەی زەنابەت ئەگەر ئیزم دەی مامۆستای ئەو بابەتەی خۆشی لێرەیە هەندێک وردەکاری ئەو زێر و گەوهەر هەیە کە خۆی باشتر دەتوانیت ئاگادارتان بکاتەوە. مامۆستا سڵاوت لێبێ باشی ئینشاڵڵا. خوێندکار چۆن فێر دەکەی کە بتوانێت بۆ نمونە ئاڵقەیەک دروست بکاتن، بۆ نمونە ملوانکەیەک دروست بکات؟ بۆ فێربوونەکەی ئەمە لە زیوی استفادە دەکەین، ئەوە بەیسەکەیەتی دەین بەو کەلوپەلانە سایزەکەیان دەگرین، سایزەکە دێتە دەستیان، دوایش هەر بەوانە حاڵەت دەدرێت، چا دەکرێت، دەبڕدرێت، سۆهان لێ دەدرێت و دوایەکانەش لە حیم دەکرێت، ئەوە لە حیمی زەویە. دوای تەواوی ئەو کارانە دەگەینە سەر خاوێنکردنەوەی کارەکان، سەنگدانانی کارەکان هەر بەو شێوەیە. هەم سەنگدان درراوە هەم خاوێن کراوەتەوە. خوێندکار تا فێر دەبێت چەند کاتی پێویستە؟ لێرە ئەو فێرکاریە 3 ساڵی پێویستە وەری 2-3 ساڵیدا فقط چا ناکەن، دیزاینکردنیش بە دوودانە شێوەی متەفاوتی دەست و کەمپیوتەری فێر دەبن. یعنی هەم دوایە دەتوانن ئەگە پێیان خۆش فقط دیزایانی بکەن یا فقط چاکەن، یاوەی کە بە شێوەی بڕندین کرد و کاری بۆ خۆیان بکەن، هەم دیزاینکردنەکەی هەم چاکردنەکەی. ئەوەی کە بۆ نمونە خوێندکارێک بیوێ هەروەکەوەی لێرە هەیە بۆ نمونە ئاڵقەیەکی 50 کە دروستی بکات چەند کاتی پێویستە؟ هەڵقەیەکی 50 ڕۆژێک هەڵقەیەکی سادە بە یەک ڕۆژی دەتوانن دروست بکەن. دەتوانێت دروستی بکات؟ بەڵێ 100%. ئەگە سڕحەتی لەسەر بێ و تەردەست بێ دەتوانێت بەدانێکیش دروستی بکەن. خوێندکارەکان بیداد دەیانگۆ قورسە بەمە ناکرێت دواتر فێر بوون و دڵیان پێخۆش بووە. وەڵی زۆر هەبوونە چونکی بەرچاوەگە چاو لێرەکەی ئیتفاقم پێشە بەرچاو کە دەیبینن زۆریشیان پێخۆشە چونکی شتێکی نۆیە، ئەوەی کە شتێک بێتە دەمێشکیان بۆ خۆیان بتوان بەدەستی خۆیان چاکی بکەن زۆریان پێخۆشە، هەر لە بەروەژیدی بە چاکردنەکەی خۆشحاڵ دەبن و زۆر زوو چاکی دەکەن و دوای چاکردن دەزان کە چەندە ڕاحەتتر بوو لەو شتێکە پێشەدە نەزەریاندا بوو. کەواتە خوێندکار فێر دەبێت لەگەڵ پرۆسی خوێندنەکەی بتوانێت دواتر لە کەرتی تایبەت یاخود لە بازار بتوانێت دەرفەتی کار بۆ خۆی بڕخسێنێت. بەڵێ 100% دەتوانێت یەکێوەی کە دەتوانێت لە بازاڕێدا کارێ بکات، دەتوانن بە شێوەی ئەنلاین شاپی کارێ بکەن، دەتوانن بە شێوەی برندینگی کارێ بکەن، یا هەر دەتوانن بۆ نەفرێکی کارێ بکەن و دیزاینی بکەن هەتا گەنیان هەوێت دروستیش بکەن. سەرتا بەخێر هاتن. ئێمە وەکو کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی بۆ یەکەم جارە بەشداری لە 5ەمین پێشانگای پەروەردە و تەکنەلۆژی لە شاری هەولێر مێتس عێراق بەڕاستی و دەرفەتێکی زۆر گرنگ بوو سەرەتا بۆ ناساندنی کۆمەڵگایەکەمان و یەکترناسینی کۆمەڵگایەکان و قوتابخانەکان و زانکۆکان لە بین یەکتری ئەو کۆمپانیانەی کە پەیوەندیان بە بواری پەروەردە و فێرکردن هەیە بواری تەکنەلۆژی زیاتر و چەندین کۆمپانیا جلوبەرجیشی لێ بۆ قوتابخانەکان. سەرتا ئێمە وەکو کۆمەڵگەی دیاکۆ بەشدار بووین ئۆفەرێکی تایبەتمان هەبوو بۆ ئەوانەی کە سەردانیان کردین لێرە ئێستاش بەردەوامەوە بەیانیش ئۆفەرەکانمان بەردەوام دەبیتن. ئۆفەرەکەتان چییە؟ ئۆفەرەکەمان داشکانمان کردووە لە کرێی خوێندن سەتا چەند؟ بە سەتانە بە پارە لە هەر بەشێک نزیکەی 600,000 داشکانمان کردووە لە باخچەی ساویانمان هەیە تاکو پۆلی 12 ئامادەی کە هەر بەشێک داشکانێکی تایبەت بەخۆی هەیە. ئەوانەی کە سەردارمان دەکەن دەتوانن سوودوەن بنەوە داشکانانە کە تەنها ئەمڕۆ بەیانی لێرە ماوین دوای دەگەڕێنەوە کۆمەڵگە. ئەوەی کە تەنها دێتە لێرە ینی سەردانیتان دەکە ئەو ئۆفەر ئەوان دەگرێتەوە؟ بەڵێ ئێستا لەو پێشانگای تەنها 2 ڕۆژمە 2 ڕۆژی ڕۆی خەڵکەی زۆر ئیسیفادەی دیت و خۆی ناوتۆمار کرد لێرە و سوودێ داشکانەکان بینی ئەو 2 ڕۆژێ ماشە بەردەوامە داشکانەکە لە دوای ئێرەش لە پلانماندا بەردەوام بین لە داشکانەکان بەڵام تا ئێستا بڕیارمان لەسەنەداوە. ئەی CV وەردەگرین لەو کەسانێکی بیانوێ ببنە مامۆستا؟ CV ماوەگرتووە و چەندین بیربۆچونمان گۆڕێتەوە لە بینی مامۆستا و کۆمەڵگەی کە ئەزمونیان چۆنەوە شتان هەموو سیڤەکان ماوەگرتووە. لە
کۆمەلگایەکانی دیکە و قوتابخانەکانی دیکە وەرگرتێ بیرروڕاتان کە گۆڕیتەوە لەگەر زۆربەی کۆمەلگایەکان دانیشتین پلانمانوێ لە ساڵی نوێ خوێندن چەندین ساڵاتی پێشبڕچێ پێکەوە ئەنجام بدەین ئەو کۆمەلگایانە کۆمەلگا گەورەکانی ناو شاری هەولێر چەندین پلانمان پێکۆداناوە لە پێشبڕچەی زانستی پێبژێ وەرزشی گەشتی زانستی زۆر دڵخۆش دیانی وەڵامش زۆر دڵخۆشن ئەوڕۆ ڕۆژێکی زۆر ینی بە تایبەتە لۆمان چونکە مەکتەبمان سەرفراز دەکەین بەو شتەی ئەمان دروستمان کرد مەکتەبی ساوا دروست کردیەوە هادرێت خۆش وەڵا ڕۆبۆتمان دروستمان کرد ئەمە یەکەمین قوتابخانە ڕۆبۆتێکی ئەوها باش دروست دەکەین ئەوە شەریکەی قتعی شەریکی ڤێکسە ڤێکس زۆر ڤێکسمان هەیە ڤێکس ئایکی هەمان هەیە ڤێکس گۆمان هەیە زۆرمان هەیە قتعەکانمان وەرگرت و ڕۆبۆتەکانمان دروست کرد بەو قتعەکان بە مۆتۆرەکە بە بەتاریەکە و بەو شتانە ئێستا ئەو ڕۆبۆتە چی دەکا ینی ئەوەی کە تو دروستت کردیا بەشدار بووی بە تیم دروستان کردیا بەتەنی نا بەتیم هەر کەسێک شتێکی خۆی هەیە یەکی بەرمەجە دەکات کۆدینگ و یەکی ڕۆبۆتەکە دروست دەکات و یەکی ئەسیستنتە یارمەتیمان دەدا هاتوو چیان لە چانیشت ئەمن کۆدەر بووم بەرمەجەم دەکرد بەرمەجە دەکرد زۆر باشە ئەوەی ئێستا و یاریکردنە چۆنە بۆم باسکە دەبێ چی بکرێ ئەو ڕۆبۆتە چی دەکات تەماشا ئەو شتانە چ دەکەی دادەنێ لەسەر یەکتر لۆ نقطەکان وەرگری وچی تیمێکی دوو ڕۆبۆت ئیش دەکا لۆ نقطەکانی ئەوانە وەرگری هەر ڕەنگێک ینی ئێستا 1 2 3 4 نقطە وەردەگری بەس ئەگەر ڕەنگەکان جیاواز بن دەباتە 6 نقطە 5 نقطە 10 نقطە ئەو هایە یعنی ئەگەر ڕەنگەی جیاواز نقطەی زیاتر وەردەگری بەڵێ ضعفەکە ضعفینی نقطە دەستت خۆش بیتن سپاس دەکەم یارە چۆنی باشم باشی ئینشاڵڵا ئەتوو چەند درت خۆشە چەند کەیف خۆشی زۆر بەڵێ زۆر باشە ئەتوو چ دروست کرد لە چیهان بەشدار بووی من ئەسیستەنت بووم باشە یارمەتیان دەدا یارمەتی دەدان بەڵێ زۆر باشە بەشداری هیچ پێشبڕچیەکتان نەکردیا ئێستا بۆ نمونە پلەی یەکەمتان هینابی پلەی دووەمتان هینابی پلەی دووەمان هینە پلەی دووەمتان هینە بەڵێ بەشداری چ پێشبڕکێکتان کرد لە چی بەشداری سلێمانی بەڵێ ئەمریکن یونیڤرسیتی بەڵێ لە سلێمان بەژاریمان کرد لەگە مەکتەبەکانی دیگەمان کرد و پلەی دووەمان وەرگرت باش کە بەشداریت کرد کە بەشدار بووی لەوەی کە بتوانی بە خۆش شتێک دروست بکەیت چەند سەرەتا گۆتت زەحمەتە دوایێ کە بەشداریت کرد ئاسان بوو درت پێ خۆش بوو زەحمەت نییە بەخۆی زەحمەت نییە هیچ زەحمەت نییە لە هەموو عالم ببینی زەحمەتە بەس کە دەکەی ئاسانە ئەتناوی بلێ شتەکە زەحمەتەکە هەوڵی لۆ بدەیت بەڵێ زۆر باشە ئاتو کە هەوڵتدا سەرکەوتوو بووی دڵت پێ خۆش بووە نیە زۆر باش ئەی چی بە هاوڕێکانی خۆت دەریکە توانیتان پلەی دووەم بەدەستبێنێن چۆن تەشجیع یەکترتان دەکرد دەمانگوت تووڕەمە بن حتى ئەگەر نەما بردەوە بەروی خێری تێدا بەڵێ بینەوە نەبینەوە مهم ئەمە مشارەکەمان کرد هەڵبژدارمان کرد باش ئەتو چەند ساردەخینی هەتا فێر دەبی ئاواش دروست بکەیت ئەمە یەکەم ساڵمانە یەکەم سەردانە بەڵێ زۆر باش پێیان نەگوت چی دیکەشتان فێر دەکەین دروستی بکەن بەڵێ فێر دەبین ئەستە بەخۆی زیاتر لە یەک ڕۆبۆتە هەر پۆڵک هەر ئەیجەک ئی خۆی هەیە مەسەرەن پۆڵی یەک ڕۆبۆتیکسکان هەیە ئەوە ئی پۆڵی نوێیەکانە ئی گەورەکانە ئێستا تو پۆلی چەندی ئەم پۆڵی هەشتم پۆلی هەشتی بەڵێ یعنی ئەو سارکە لە حەوت بیە هەشت فێر بووی ئەوەی دروست بکەیت بەڵێ زۆر باشە لە ساڵەکانی دیکە چی فێر دەبی ینی پێیان گوتن دەتوان چی دروست بکەن توانین یعنی دروستکەین ڕۆبۆتی زیاتر تحدیث بکەن زۆر باش ئێستا لەو یاریکردنەی چەند سەرکەوتویەتون چەند بە توانایی زۆر بەڵێ یاری بکە بزانم یاریکردنەکە چۆنە باشە داوە ئەوەش بابزانم یاریکردنت چۆنە ئەوەندە باش نییە یعنی سیقەت بە خۆت بین ئەسەخەم هەیە بەڕاستی ئەوە یاریکردنێکی خۆشە بە تایبەتی بۆ چینانە دەتوانن چێژی لێ ببینن و لە پاڵ ئەوەشدا بیرکردنەوەیان بەهێزتر دەکەن چونکە ئەوان خۆیان هەوڵیان داوە ئامێرەکان دروست بکەن و هەوڵیشیان داوە ینی مامۆستایان و سەرپەرشتیاریانیان بۆ ئەوەی بە تیم بەیەکەوە خەریک بن ڕۆبۆتێک دروست بکەن و لە قۆناغەکانی دیکەش بە هەمان شێوە جا ئەوەی کە ئێستا گرینگە لە بازار و کە با بڵێم خوێندکاریان دایک و باوکی خوێندکار دەیەوێ قوتابیەکەی فێربێ ئەوەیە دەیەوێت کارێک شتێک فێر بێت کە بتوانێت دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن سوودی لێ ببینێت و لە بازاردا
بتوانین دەرفەتێکی کار بۆ خۆی بەدەست بێنێتن ئەمانە سەرەتای فێربوونی هەنگاوەکانی دروستکردنی ڕۆبۆتن وەکو زانکۆی نێودەوڵەتی قەیوان بەشداریمان کردووە لەم پێشانگای ئێرە زۆر باش با بزانم کە هاتوون بەشداریتان کردووە ئەی لەگەڵ خۆتان چ ئۆفەر و داشقانێکتان هێناوە بۆی خوێندکاران سودی لێ ببینێن بەشانازیەوە ئێمە هاتوینەتە ئێرە بڕوانامەکانمان پێشکەش بکەین بزانین ئەو بڕوانامانی کە لە زانکۆی ئێمە درێ بە خوێندکاران چییە و لە چه ئاستێکایە کە هەمووی نێودەوڵەتیە بە فرانچایسی دوو زانکۆی مالیزیە بەدەر لەوەش بە تایبەتی بۆ ئەم پێشانگایە بۆ ئەم 4 ڕۆژەی ئێرە هەلێکی تایبەتمان هەیە لە 115 داشکاندن بۆ تێچووی خوێندنی گشت ساڵەکان بۆ ئەو خوێندکارانەی کە لێرە ناو بنووسن و ناو تۆمارکەن ینی بۆ 1 ساڵ نیە 115 نابڵێ بۆ هەموو ساڵەکانی تر بەپی بەشەکان بەشمان هەیە 3 ساڵە بەشمان هەیە 4 ساڵ 5 ساڵ بۆ هەموو ساڵەکانی خوێندنی لە 115 تێچووی خوێندنی داشکاندی بۆکرێت تەنها خوێندکار سود لە ئێوە دەبینێ یان ئەوانەی کە مامۆستان و دەتوانن سیڤی خۆیان تەقدیم بکەن و سود لە ئێوە ببینن بەڵێ وەکو زانکۆیەکی نێودەوڵەتی خۆ دەزانی ئێمە ساڵانە ژمارەی خوێندکارانمان زیاکە ژمارەی بەشی تازە دەکەینەوە واتە هەلی کار هەیە بۆ مامۆسایانی شەلگرانی بۆ ڕێنامەی ماستەر و دکتۆرا هەروەها بۆ فەرمانبەران هەروەها بۆ کۆمپانیاکانیش چونکە ئەو دەرچوانەی ئێمە کە توانایەکی باشی تەواویان بەدەستەوەیە و ئەتوان خزمەتیش بکەن لە کەرتی تایبەت و لە کۆمپانیەکانیش زۆر باشە خوێندکار دەیەوێت لە دوای دەرچوونی لە قۆناغەکانی زانکۆ و پەیمانگە دەرفەتی کاری دەستکەوێت چەند ئەو کەسانەی کە لە لای ئێوە تەخەڕوز دەکەن دەردەچن دەتوانن لە کەرتی تایبەت لە دەرەوە کاریان دەست بکەوێت بەڵێ بە دڵنیاییەوە ئەو خوێندکارانی ئێمە کە ئامادەیەکەین بۆ دەرچوون وەکو بەرهەمێکی زانکۆی نێودەوڵەتی قەیوان لە ڕووی ئەکادمیە و لە ڕووی پراکتیکیەوە ئامادەکراون و چەکێکی پێشکەوتویان پێ لە ڕووی علم و زانستەکەەوە بۆ خزمەتکردن و بە خۆشحاڵیەوە ئێمە 3 خولی دەرچوونمان هەیە لە زانکۆ لە تا ئێستا لە 196 دەرچوانمان هەلی کاریان دەستکەوتو شوێنی خۆیان جێبەجێ کردو بۆ خزمەتیکردنی وڵاتەکەمان و کەرتی تایبەت و کەرتی گشتیش لەگەڵ زانکۆکان لێرە چەند بیر و ڕاتان گۆڕیوە تۆ چەند سووتان لەکتر بینیوە بەردەوام زانکۆکەمان لە هەوڵی ئەوەیە کە لێک تێگەشتنمان هەبێت لەگەڵ زانکۆکانی تر و هەروەها ئێمە خزمەتێکمان هەیە تەنها بۆ خوێندکارانی ئێمە نیە یاخود بابڵی بۆ تەنها زانکۆی قەیوان ئێمە بە پاڵپشتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە پاڵپشتی کۆمپانیای قەیوان ئێمە توانیمانە هەماهەنگیەکی باشمان هەبێت لەگەڵ زانکۆکان لەگەڵ پەیمانگاکان بۆ ڕاوگۆڕینی بۆچوونەکانمان بۆ پێشنیارەکانمان بۆ خزمەتکردن بۆ دەرسێنانی دەرفەت بۆ کردنەوەی خولی ڕاهێنان بۆ شێرکردنی ئەو شتانی کە ئێمە هەمانە لە زانکۆ ئەو خوێندکارانەی کە سەردانی ئێوە دەکەن بەشەکان دەبینن چی دەڵێن لەسەر بەشەکان وڵی ئێمە هەوڵمان ناوە ئەو بەشانی کە هەبێت لە زانکۆ بەشی تازە بن بەشی نوێ بن بە پێی هەلی کار بە پێی بازار پێداویستی بازاری کار لە شارەکەمان بە تایبەتی و لە هەرێمی کوردستانیش بەگشتی ئەو خوێندکارانی کەنە لای ئێمە بەهۆی ئەو بەشانی کە هەمانە بەهۆی ئەو بابەتانی کە ئەخوێنێت چونکە ئێمە بابندین بەو سلێبەسی کە لەلایەن مالیزیەوە لەلایەن زانکۆی دایکەوە دیاری کراوە لە ئاستێکی زۆر پێشکەوتویە لە ئاستی ئەو بڕوانامە نێودەوڵەتیە کە بەدەستی هێنن و توانیویانە کە خزمەتێکی زۆر باشی پێبگێنن بۆ بابەتانە و بۆ بەشانی کە هەمان بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان ئەمە پێنجەمین پێشەنگای زانکۆ و قوتابخانە و قوتابیان بوو لێرە بەشێک لە خوێندکاران خۆیان کۆمەڵێک کاریان دروست کردووە کۆمەڵێکیان ڕۆبۆتیان دروست کردووە کۆمەڵێک ئامێریان دروست کردووە کە پشت بە توانای خۆیان دەبستن و فێر دەبن کەوا بتوانن لە داهاتوودا کاتێک کە زانکۆ تاو دەکەن خۆیان ببنە خاوەنکاری خۆیان و پشت بە توانەکانی خۆیان ببەستن ئەوەی کا لێرە بیندرا دەرفەتێکی زۆر چاکە بۆ ئەوەی زانکۆکان بێکەوە بتوانن پەیوەندەکانیان ئاڵوگۆڕ بکەن زانست و زانیاری لە نێوان یەکتری بگۆڕنەوە و خوێندکاریش ئاشنا بێت بە دەیان زانکۆ و بەدەیان قوتابیش ئاشنا بێت بەدەیان قوتابخانە و لە پاڵ ئەوەشدا ئەوانەی کە سەردانی ئەم پێشەنگایە دەکەن و بیانەوێت لە هەر خوێندنگایەک لە هەر زانکۆیەک بخوێنن ئەو زانکۆیە داشکانیان بۆ دەکا هەیانە 115 هەیانە کۆمەڵێک مەبلەغی پارەیان بۆ دەگەڕێنێتەوە بۆیە ئەوانەی کە بەشداری لەم پێشەنگایە دەکەن و دەیانەوێت لە زانکۆیەک یاخود لە قوتابخانەیەک بەشدار بن بخوێنن پەرە بە خوێندنەکەیان بدەن بێگومان سودمەند دەبن لە ئۆفەر و داشکانەکان تا پرۆگرامێکی دیکە و لە جێگایەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ